لە ناو چاکسازیەکان بە بەردەوامی کاری دەستی ئەکەن بۆ ئەوەی کە زیندانیەکان بتوانن یەکەم فێری پیشەیەگە بن، دووەم بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆیان لە ناو چاکسازیەکانە کە من لێرە دەستخۆشیان لە یەکەم و کارەکانیان بەڕاستی کاری ناوازەی تایە کە ئەکرێت ئەمانە دوای هاتنە دەرەوەیان بەشێکیان ببنە خەڵکی دەستڕەنگین و هونەرمەند کە دواتر چاکسازیەکان شانازی بۆ بکا کە توانیوێتی لێرە سزادراوێک شیاندنەوەی بۆ بکاو بیخاتۆ ناو کۆمەلگا بە شێوازێک کە بتوانێ لەگەڵ کۆمەلگاش خۆی بگونجێنێ و خاوەنی پیشەیەک بێت و خاوەنی بەهرەیەکیش بێت. دڵنیاییەوە بەداخەوە ئێمە لە هەر شەش چاکسازیەکە کێشەمان هەیە. چاکسازی گەورانی سلەیمانی و هەولێر و دوهۆک خۆی بۆ 900 کەس دروست کراوە. ئێستا لە سلەیمانی 1350 کەسی لێیە، لە هەولێر نزیک بۆتەوە لە 2000، لە دهۆک بە نزیکی 2250 کەسی لێیە، جگەلەوەی کە بیناکانی چاکسازی ژنان و مناڵانی سلەیمانی و هەولێر و دهۆک زۆر کۆن و بچووک و شیاو نییە بۆ ئەوەی کە تۆ ئامانجێکی گەورەت هەبێ لەوەی کە شیاندنەوە بۆ تاوانبارەکە بۆ ئەوانە بکەی کە لە ژیانیانە تاوانێکیان کردووە شیاندنەوەی بۆ بکەی. بۆیە بەڵێ شوێنەکانیان بچووکە و کۆمەڵی کێشەی کەشیان هەیە لەوەی پێشینەکانیان مەسەلەی پاسەوان و مەئمور و ئەوانە هەموو کەم و کورتیان هەیە. ئێستا ئێمە هەموو ئەو داواکاریانەمان ئاڕاستی ئەنجومەنی وەزیران کردووە، لیژنەیەکی باڵا دروست کراوە لە ئەنجومەنی وەزیران، وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی، وەزارەتی ناوخۆ و وەزارەتی داد بۆ ئەوەی کە بتوانین ئەم کێشانە چارەسەر بکەین بۆی ئەو ئامانجەی هەمانە چاکسازیەکان فعلەن ببێتە شوێنی چاکسازی ئەوانەی کە لە ژیانیانە هەڵەیەکیان کردرەوە و لێرە سزادراون. دیارە ئەوە پەیوەندی بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە نییە، ئەمە پەیوەندی بە ئەنجومەنی دادوەریەوە هەیە. ئێمە لە چاکسازیەکانی خۆمان داواکانیانمان بەرز کردوتەوە بۆ داواکاری کشتی کە ئەمە دووەم جارە ئەم داوایە بەرزەکەینەوە، دوا بڕیار لای ئەوانە نەک لای ئێمە. ئێمە چەند کۆبوونەوەیەکمان کردووە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران، لیژنەیەکی باڵا دروست کراوە لە وەزارەت کار، وەزیری دارایی، وەزیری تەندروستی و سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی بە دواداچوون. تا ئێستا چەند کۆبوونەوەیەکمان کردووە، مەحزەر ئامادە کراوە لە ئایندەیەکی زۆر نزیکا دوای ئامارەکانمان پێوە کرد ئەی خەینەوە بەردەمی ئەنجومەنی وەزیران بە ئومێدی ئەوەی کە ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی بەدات. ئەویش بە هەمان شێوە هەموو ئامار و ئەوانە ماخسۆتە بەردەمی ئەنجومەنی وەزیران. ئەنجومەنی وەزیران داوای ڕای وەزارەتی دارایی کردووە، هەفتەیدا پێشوو وەزارەتی دارایی ڕایەکی ئەرێنی ئەنجومەنی وەزیرانیان ناوەتەوە کە ئەم پێیان باشە و بە سوودبەخشی ئەزانن کە ئێستا ئەو پرۆژانە دەست پێ بکاتەوە. وا بڕیارە قسەم لەگەڵ ئەنجومەنی وەزیران کردووە کە ئەمڕۆ هەفتەیە ڕۆژی چوارشەممە جارێکە بخرێتەوە ئەنجومەنی وەزیران بۆ بڕیاردان لەسەری. یاسا هەیە، یاسای خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی هەیە و یاساکە بەرکارە، بەڵام هەنێک بۆشاییتیایە کە ئەو کرێکارانەی کە خاوەنکاریان نییە بە تایبەتی ئەوانەی بیناسازی نانگرێتەوە. ئێمە ئێستا خەریکی ئامادەکردنی هەموارێکین بۆی هەموو کرێکارێک ئەوانش کە خاوەنکاریان نییە بە تایبەتیوانی بیناسازی دەستەبەری بیانگرێتەوە.
ئێمە وەکو بەڕێبەرای چاکسازی ژنان و منداڵن هەولێر هەستین بەکردنەوەی پێشەنگایەک بۆ ئەو سزادراوانی ئافرەت. ئەوەی بەشداریان کردیان لەو پێشەنگایە 12 سزادراون. بەڵێ ئامانجمان زیاتر بتوانین ئەو بیرۆکەی هەیەە بتوانن لەسەر پێی خۆیان بوەستن بتوانن کە ئەوڕۆ لەو کاتەی کە لێرە چوونە دەرەوە ساحە با بڵێن دەست ڕەنجینی خۆیان لە دەرەوە بەکاربێن.